ئیشەکەی من پێشتر ئیشی وەسایەتیم دەکرد، ئیشی سەقفم دەکرد و ئیشی قیاساتی هەم جۆرە ئیشەکانمان دەکرد کە قیاسات ئەو کاتی شتمان لە بۆ دەهات قیاسەکان بە گوێرێمە نەبوو، یعنی قیاسەکان ئەم شتەکان خەمیان دەداینە، قیاسەکان بەدریمە نەبوو، خەسارەمانە بوو، شتمان هەبوو بەدریمە نەدەهات. فترەی لەگەر ئیشەکانی خۆم دامڕاد ئیشم کاری توجاریم کرد، شتی عودەدی و دوکان و شتانە سین و شتانەمان دەینا چەندەها جار چوین لە سین شتمان دەینا لە شتەکان شارەکانی کە لە دووبەی لەوان کە دەمانینا لە تورکیا لە ئێران. پیشانگای کراوە لە سین چوینە پیشانگایەکەی کە تەماشای شتەکانمان کرد و پارەشی ئەومان پێ بوو کە تەماشای مەچینەکانم کرد و جیازەکانم هە کرد و لێوێن دەبووە چەند جیاز سێ جیاز بوو، جیازەکانمان کڕی و هینامانەوە دامان مەزراند و دەستمان بە ئیشەکەی. ئێستا ئەڵانەکانی کە دە وەستایەک دێ ئیشەکەی بە باشی لۆی دەڕوا، یعنی وە ئەزانم بەخۆم ئەو ئیشەم کردووە ئیشەکەی لە بۆ ڕۆیشتووە. ئیشەکانیشم بە گوێرە ئیشەکانی مە بە گوێرەی تەلەبی مشتریە، ئەو مشتریە چی دەوێت چی ناوێت، قیاسەکەی چەند بە چەندە، قیاسەکانمان دات 6 مەترە، 3 مەترە، 4 4 4 15 20 ئەگە 4 سانتیمیش بێ ئەمەتوانی لۆی دروستکەین لە خاتری وەی سەقەت نەبینێ ئاوڕۆی دوای زەرەری پێنەگەینی ئیشەکانی بە مەزبوطی بڕوە. بەرهەمەکانی مە بەس لە بۆ کوردستان نییە، لە هەم کوردستان و لۆ دەرەوەی کوردستانیشە لە بۆ مووسێ زۆر دەڕوە، لە بۆ تکری دەڕوە، لە بۆ سامەڕای دەڕوە، لە بۆ بەسڕای دەڕوە، تا قایمەمان هەیە لە بۆ سرا و لە تکری توانە دەنێرین ئێستا قیاسان بچنشی ئیشی مە قیاسی مە بە قیاسی مشتریە، ینی چ مشتری قیاسش بێ ئەتوانین بۆ شتەی لۆ بنێرین. سەرەتا بۆ دروستکردنی چینکۆ و قرمیت ئێمە پێویستمان بە پلێتە. پلێت بە شێوەی ڕۆڵ دەگاتە دەستمان و ئێمە ئەو ڕۆلانە لە دەرەوەی وڵات هاوردەی هەرێمی کوردستان دەکەین، لە سنوورەکانی هەرێمی کوردستانە و داخلی هەرێمی کوردستان دەبێت. سەرچاوی دروستکردنی ئەو ڕۆلانە لە دەرەوەی وڵات لەلایەن وڵاتی تورکیاوە و لە وڵاتی ئێران و هەروەها لە وڵاتی ئۆکرانیا و لە ئەوروپاش هەندێک جار دەگاتە دەستمان. ئێمە لە کوردستان ئەو کێشەمان هەیە کاتێک کە پلێت لە بازار نامێنێ یاخود لە دەرەوە ڕێگری دروست دەبێت لە هاتنی پلێت بۆ کوردستان، ئێمە کێشەمان بۆ دروست دەبێت لە داواکارانمان. بۆ نمونە پلێت لە بازار نەبێت ناتوانانی داواکارەکان جێبەجێ بکەین و هەتا ئێستا حکومەت نەیتانیوە کارگەیەکی وا دروست بکات لە کوردستان کە مەوادی خاممان هەیە، نەوتمان هەیە، نەوتی ڕەش، نەوتی سپیمان هەیە، دەتوانێت حکومەت پشتگیری سەرمادەیاران بکە تاوەکو ئەو مادە ئەوەلیەی کە ئێمە پێویستمان پێیە لە کوردستان لە ناوخۆی کوردستان بەرهەمی بێنێ. بۆیە ئەو کێشەمان هەیە حکومەت تا ئێستا نەیتوانێت و کارگەی وا دروستکە کە ببێتە هۆی ئەوەی دروستکردنی پلێت لە کوردستان بێ و داواکاران جێبەجێ بکەین. ئەو پلێتانە چەند جۆرێکیان هەیە و چەند وەزنێکیان هەیە. بۆ نمونە کە بە ڕۆڵ دێتن لەلای ئێمە، ئەو ڕۆلانە وەزنیان لە 4 تەن، 5 تەن، 6 تەن هەتا 8 تەنیش هەیە و دەگاتە دەستمان. و ئەو ڕۆلانە چەند ڕەنگێکی جیاوازیان هەیە، چەندەها زۆڕەنجیان هەیە. پێشتر لە ناو بازارە ناو خەڵک ئەوەی کە کاری پێدەکرد تەنیا گەڵڤەنایزەکە بوو، شێشەی عادەتی بوو و کولفەشی هەرزانە و سعرەکەشی هەرزانە بۆی خەڵک زیاتر ئەو بەکاردێنێت. بەڵام بە مڕوری زەمن ئێستا ڕەنگەکان جیاواز بوونە و داواکاری لەسەر ڕەنگەکان زۆرتر بووە و ڕەنجی جیاوازتر خەڵک بەکاری دێنێ و کڕیار بەکاری دێنێ. بۆ نمونە ئەوانە پانیەکەیان 125 سانتیمە، 125 سانتیمە و هەیانە 122 سانتیم و بە درێژی ڕۆڵەکەی و حەسەب قیاسات ئێمە دەیبڕین و ئەو ڕەنگانە بە هیچ زۆرێک ژەنگ ناگرێ. ئەوە بە شێوەیەکی حەراری لە کارگە کە دروست کراوە وا دروست کراوە کە چینێکی زینچی لەسەر بێ و بۆ ئەوی ببێتە هۆی ڕێگربوون لە ژەنگ دروست بوون.
و ڕەنگەکانی تریشان کە ملەوەنەکانن ڕەنگ ماڕۆنی سوور کەسێک زەرد بە ئەنواع ڕەنگ کایدمان ئەو ڕەنگانە ئەوانیش بستە بە چینێکی زەنجی لەسەرە و پاشان بە شێوەیەکی حەڕاری کە لە کارگە دروستکراوە ڕەنگێکی تایبەتری لەسەر دانراوە بۆ ئەوەی جوانیەک بەو پلێتە بۆ ڕۆلە ببەخشێتن. خۆناغ یەکەم بە شێوەی بەرزکەرەوەی سابتەوە ئەو کرێنە سەقفیە ڕۆلەکە بە شێوەی بەرزکەرەوە ڕۆلەکە دەیخەینە سەر جیهاز. خۆناغی یەکەممان ڕۆلەکە بەرز دەکەینەوە لەسەر جیهاز. خۆناغی یەکەم ئامادەی دەکەین بۆ ئەوەی ئامادە بێ بۆ سەر ئەوەی جیهازەکە بۆ خۆی ڕایبچێشێ. پاشەوەی قۆناغ یەکەم کە ڕۆلەکەمان هینا سەر ئەو جیازە بە شێوەی ئۆتۆماتیکی ئەو ڕۆلە دەکاتەوە و دەیباتە سەر قۆناغی سێەم کە ئەو ڕۆلەیە بە شێوەی چەند ڕۆلەیەکی ئۆتۆماتیکی قیاس و شێوە و شکلی ئەو قرمیتەمان بۆ دروست دەکات. قۆناغ یەکەم کە ڕۆلەکەمان لێرەدانا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەو ڕۆلەیە دەچێتە بەر جیازەکە. ئەو جیازە لە ڕێی نۆ ڕۆلەی جیاوازەوە شکل و شێوەی ئەو قرمیتەمان بۆ دیاری دەکات. ئێستا ئەو ڕۆلەی کە داماننا قیاسی پلێتەکەی 125 سانتیمە. ئەو 125 سانتیمەیە لێرە قرمیتەکە کە بۆ خۆی ڕادەکێشێ بە چەند شێوازێکی جیاواز واتە بە قۆناغ ئەو ڕۆلانە قۆناغ شکل و شێوەی ئەو قرمیتەمان بۆ دروست دەکات. ناتوانێت بە یەکجار ئەو شکلەی بۆ دروستکە چونکە پلێتەکە نەرمە پلێتەکە پلێتە شتەنکە و پێویستی پێوەیە کە چەند شکل و شێوەیەکی بۆ دروستکە تاوەکو ئەوی ئەو پلێتە و هێزێکی تایبەتی هەوێ بۆ ئەوەی بەرگری لە هەموو شتێک بکە کە پێی دەکەوێت. ئەو ڕۆلەیە کە چۆ ئەوێندەر لە ڕێی ئەو گوازراوانەوە لە ڕێی ئەو ڕۆلانەوە نۆ ڕۆلەی جیاوازە شکلی قرمیتەکەمان بۆ دەردێخێ. ئێستا لە کۆتایی دەیبینین کە شکلەکەمان دەداتێ. پاژەوەی کە باسمان کرد ئەو ڕۆلانە شکل و شێوەی قرمیتەکان دیاری کرد. ئێستا لە کۆتاییتا دەبینین ئەو شکلەی کە دیاریمان کردبوو ئەو شێوەیە کە دیاریمان کردبوو قیاسەکەمان کە دیاری کردبوو ئێستا بە بەرچاومان دیارە و دەیبینین و ئەو قیاسانە ئێمە دەتوانین بە چەندان جۆر قیاس دابنین. خۆی قیاسەکانی پانیان ستەندەردە 118 سانتیم دەردەچی لەبەرەوەی کە باسمان کرد بیدایەتی پلێتەکە 125 سانتیم بوو ئەو پاشان بەهۆی بڕین و بەهۆی چەند شێوەیەکەوە کە پێویستی بە بڕینە قیاسەکەی کۆتایی 118 سانتیم دەردەچێتن و درێژبوونی قرمیتەکانیش بەدەستە خۆمانە دەتوانین هەتا چەند درێژبی ئێمە بە شێوەیەکی ئەندازەیی دروستی بکەین و هەروەها ئەو کۆلانەی کە لێمان دیارە ئێمە دەتوانین کۆلەکانی بچووکەینەوە و دەتوانین گەورەشی بکەین حسب تەڵەبی کڕیارە حسب ئەو قیاسی کە کڕیای دەبێت. گرنگی ئەو معمەلە لەوەدایە کە پێشتر لە وڵاتی تورکیا ئەو قرمیتە دەهات بۆ ئێمە. قیاسەکەی وڵاتی تورکیا هەتا 3 مەتری بەهۆی گواستنەوەەوە نەدەتواندرا بگاتە ئێمە هەتا 3 مەتر و 25 سانتیم دەیتوانی بگاتە دەست ئێمە. بەڵام کاتێک کە ئێمە ئەو کارگەمان هێنا و ئیسفادەکەی ئەو کارگەی لەوەدایە ئێمە دەتوانین هەتا چەندی درێژ بێ دەتوانین قیاسەکان ببڕین. دەتوانین قیاسی ئێمە دیار نییە هەتا چەندی درێژ بێ بە کەیفی خۆمانە چەندی دابنین ئەوەندە دەتوانێت دروستی بکە. بەڵام بەهۆی ئەوەی کە گواستنەوەەوە لە ڕووشکانەوە لەبەرەوەی پلێتەکە پلێتی شتەنکە ئەگەرنا چ قیاسێکی ئێمە بمانەوێ دەتوانین ئەو قیاسانە دروست بکەین و کۆلەکانیش چ قیاسێکی بمانەوێت چەند کۆلبی دەتوانین ئێمە دایبینێن و بێتە بەردەستمان و ئێمەش پێشکەشی کڕیارەکانمان بکەین و کڕیارەکانیش سوودی لێ ببینن.
پێشتر کە لە وڵاتی تورکیا ئەو قرمیتە دەهات ئەو قرمیتە هەموو ڕەنگەچی نەدەهات ئەو ڕنگانەی کە تایبەت بوون چەند ڕەنگێکی دیاریکرا بوون کڕیار دەتوانیت بەس تەنیا لەسەر ئەو ڕنگانەی کە هەیە لە بازاردا اختیاری لەونەکەی خۆی بکە بەڵام ئێمە کە ئەو کارگەمان هێنا ئەو کارگەیە ئێمە دەتوانین هەر چ ڕەنگی کە پلێت هەبێ چ ڕەنگێک کە کارگە پلێتی دروستکرد بێ ئێمە دەتوانین قرمیتی بۆ دروستکەین لەسەر ئەو ڕەنگەی کە داواکاری هەیە لەسەر ڕەنگەکەی وە سوودەکانی ئەو کارگەی ئێمە قیاس لەدەست ئێمەیە پێشتر کە خاوەنکار لەسەر قیاسەکانی ئەوەی کە لە بازار هەبوو دەیتوانی ئیشەکەی خۆی دروست بکە بەڵام ئێستا ئیشەکەی دروست دەکا ئەو قرمیتەی ئێمە لەسەر قیاسەکەی ئەوی دروست دەکەین پێشتر بە پێچەوانە و ئێستا ئەو قیاسانی ئێمە خۆی دەگونجێنێ لەگەڵ کارەکەی ئەو کارەی کە خاوەنکارەکە هەیەی وە سوودی ئەو قرمیتە لەگەڵ قرمیتەکانی تر ئەوەیە ئەو قرمیتە پلێتە ڕەنجی تێک ناچێ و تووشی شکستش نابێ ئێستا چەند زۆر قرمیتی ترمان هەیە کە شتایگەرە و یانخود ڕەنجی ترە بە شێوازی تر دروستکراوە یاخود لاستیکە ئەو لاستیکانە بە مرور زەمە لەوانەیە لاستیکەکەی ئیستۆک بێ و یاخود شتایگەرەکە تووشی شکست بێ بەڵام ئەو پلێتە سوودەکەی ئەوەیە پلێتە نە ڕەنگەکەی تێک دەچێت لە بەرەو ڕەنگەکەی بە شێوەیەکی حەراری دانراوە و هەروەها تووشی شکستی نابی لە بەرەوەی پلێتە و پلێت تووشی شکست نابی ئیلا ئەگەر بە شتێکی کۆسەرەیان خەڵ بە ئامێرێکی بڕین بێ تووشی شکست بێ ئەگەنا تووشی شکست نابێ و ڕەنگەکەشی بەردەوامە لەبەرەوەی بە شێوەیەکی حەراری دانراوە تاکو چەندەها ساڵ ڕەنگەکەی دەمێتەوە ڕەنگەکەی تێک ناچێت. یەکێکی تر لە بەرهەمەکانی ئێمە بەرهەمی چینکۆیە. چینکۆش هەر موادی بیدایەتەکەی کە پلێتە لە ڕێی ڕۆلەوە قۆناغی یەکەم ڕۆلەکە بەرز دەکەینەوە دێنین سەر ئەو جیازە و ئامێرە و ئامێرە دەیکاتەوە و ڕەوانی دەکا بۆ سەر کارگەکەمان کە ئامێری دووەممانە و ئەو ئامێرەش لە ڕێگەی 20 ڕۆلینگ فۆرمەوە تا ئەو شێوانەی کە ڕۆلەکە دەیبەخشێ بە پلێتەکە لە ڕێگەی 20 ڕۆلەوە 20 ڕۆلینگ فۆرمەوە شێوەی چینکۆیەکەمان دەداتێ و ئەو چینکۆیە پێویستی بەوەیە لەبەر ئەوەی کە باسمان کرد لە قرمیتەکەش باسمان کرد پلێتەکەی کە هایتمان پلێتەکە تەنکە بۆ ئەوەی کولفەی لەسەر کڕیار هەرزانتر بێ ئەو پلێتانە پلێتی تەنک بەکاردێ و ئەو پلێتە پێویستی بەوەیە لە ڕێگەی ئەو ڕۆلینگ فۆرمانەوە شێوەیەک لە قووەتی پێبەخشێ ئەو ڕۆلینگ فۆرمانە شکل و شێوەی قرمیتە چینکۆیەکەمان بۆ دەردەخا تاوەکو ئەوەی ئەو چینکۆیە تۆزێک قووەتی بەخۆی بداتن. پاشەوەی کە پلێتەکە لە سەر ڕۆلەکە دانرا و ڕۆلەکە دەستی کرد بە جوولە و شێوازی کردنەوەی ڕۆلەکە بوو پلێتەکە کردەوە لە قۆناغی پاشان پلێتەکە لەسەر جیازەکەدا دەندرێ و بە شێوەیەکی تەواو ئەندازایی ئەو پلێتە لەلایەن ئامێرەکەەوە ڕادەچێشرێ و ڕۆلەکە شێوە و شکلی خۆی وەردەگرێتن. لە قۆناغی کۆتاییدا کە قۆناغی کۆنتترۆلە لێرە قیاساتی چینکۆیەکە ئێمە لێرە دیاری دەکەین بە شێوەیەکی تۆماتیک ئەو ئامێرەکە کۆنتترۆلە بە شێوەیەکی تۆماتیک ڕەبت کراوە لەگەر جیازەکە و ئێمە لێرە هەم قیاساتەکانی و هەم عەدەدەکانی لێرە ئێمە دیاری دەکەین ساڵانی زوو کە ئەو ئامێرانە لێرە نەبوون ئەو کارگانە لێرە نەبوون لە وڵاتانی تر لە ئێران لە تورکیا چینکۆ دەهات لێرە دەتوانی قیاسەکان بیبڕیەوە بەڵام ئێستا ئێمە بەوەستای ئەو پێشکەوتنەوەی کە ئێستا ئێمە بە خۆمان دیتمانە ئەو ئامێرانەمان هێناوە ئەو ئامێران دەتوانین ئێمە قیاسات هەرچەندی قیاس بچووک بێ لە 10 سانتیمەوە هەتاوەکو درێژی ئێمە دەتوانین درێژترین قیاس ببڕین بەڵام ئەگەر شێوازی گواستنەوەیەک هەبێ کەوا درێژەکان ببە ئاساییە ئەگەرنا لەبەر گواستنەوە نەبی ئێمە هەرچەندی درێژ بێ قیاس دەتوانین بیبڕین بەڵام پێشتر وانە بوو ساڵانی زوو دەبا قیاس هاتبا لە دەرەوە لەسەر قیاسی خۆت بڕی بات هەرچی ئێستا هەیە بە واسطەی و ئامێرانە ئێمە لێرە قیاسەکان دیاری دەکەین و عەدەدەکانیش دیاری دەکەین و پاشان لێرە بەهۆی کەتینگەوە کەوا ئامێرە دەیبڕێ قیاسەکانمان بۆ دەبڕێ و
و ئامادە دەبێ بۆ ئیش پێکردن. ئەو چینکۆیە بۆ زۆر شت بەکاردێ بۆ ئیشی ڕئیسی ئەو چینکۆیانە گرتنی سەقفە واتە شوێنێک تەیە بۆ ئەوی سەرەکەی داپۆشی ئەو چینکۆیە بەکاردێ و هەروە بۆ تەغلیفیش بۆ دیوار بەدیلی بلۆک دەتوانێت بەکاری بێنێ بۆ تەغلیفکردن و هەروەها بۆ بزرکردن بۆ تاپۆشینی شوێنێک دەتوانێت ئەو چینکۆیە بەکاربێنێ و سوودی لێ ببینێ و ئەو چینکۆیە قیاساتی هەیە لە 0-35 دەست پێ دەکا 0-45-50 هەتاوەکو 0-70 ئێمە دەتوانین دروستی بکەین. ئەو ملەوانانە دەتوانێت یعنی جیاوازی نێوان ملەوانەکان پلێتی ملەوان لەگەر پلێتی گەڵڤەنایز چەند جیاوازیەکی هەیە لەوانە جوانیەکەی ملەوانەکە جوانی زیاترە و هەروەها هەمان ئیشی پلێتە گەڵڤەنایزەکەی ژەنجی ناگرێ و هەروەها پلێتە گەڵڤەنایزەکە بۆ ڕۆژ گەرمی ناداتەوە گەرمی وەردەگرێ و ژێرەوەی ئەو شوێنێک کە بەکار دێتن ژێرەوەی گەرم دەکاتن گەڵڤەنایزەکە هەرچی ئەو ملەوانە هەیە ئەو ملەوانە بەواسطەی ئەو ڕەنگەی کە دانراوە ڕەنگەی حەراڕیە ئەو ڕۆژێک کە لێی دەیداتەوە و ئەو گەرمیەی کە دایتاتەوە ناتوانێت ئەو گەرمیە لە ژێرەوە گەرمیەکەی کەم دەبێتەوە و تەسیری لەسەر ژێرەوە نابێنێ ئەو گەرمیەی. ئەگەر حکومەت هاوکاریمان بکات و ئاسانکاریمان لۆ بکات و ڕێ ئاسانکاریمان ڕێمان نەگری ینی زەحمەتمان لۆ بە دروستنەکە زۆر بەرنامەم هەیە زۆر ئیشم هەیە بیکەم زیاتر ئێساڵانەکانی بەو ئیشە کەمەی خۆم هەیتم بەو ئیشانەی کە دەیکەم تقریبا زیاتر نێزکەی 20 کارمەندم هەیە کە لەگەرە منیشەکەن خەونم هەیە ئەگەر بێت و ئیمکان هەبی جێ هەبی زیاتر لەوانەیە لەو بیستەی بەخوا تقریبا لەوانەیە لە سەتی تێپەڕی چونکی معمەلی زیخمان هەیە ئەگەر بینین ئەو زیخی ئەو قرمیتێکە دەکەن ئەو بەردە زیخی کە پێدا دەکرێت توانەوەی دروستکەین معمەل BRC سیمی سیازی کەسامە لە تورکای دەینین ئەتوانین ئەگەر حکومەت هاوکاریمان بکات و کارەبامان لۆ بۆ ئاسان بکرێت و مەسرەفمان سووک بی ئەتوانێت ئەو معمەلی لێرەدا بنین ئیشی پێ بکەین.